سڵاوتان لێ بینەرانی بەڕێز و خۆشەویست خۆشحاڵین جارێکتر لە بەرنامەی ڕاوێژ دوای دابڕانێکی زۆر ئەگەینەوە خزمەتی بەڕێستان و بە ماڵەکانتان شاد دەبینەوە. دیارە ماوەیەکی زۆرەکە قەیرانی کۆرۆنا هەموو جیهانی داگیر کردووە و کوردستانی خۆشمان بێبەش نەبوو لەو داگیرکاریە. بەشێکی زۆری هاوڵاتیان دووچاری سترێس، دووچاری فشاری دەرونی، دووچاری بارگرژی دەرونی، دووچاری دۆخی نەخوازرا و دووچاری کێشەی جۆرا و جۆر بوونەوە. و ئەمانە لەم بەرنامەدا بزانین ئایا ئێمە کۆرۆنامان تێپەڕاندووە یاخود لە ناو کۆرۆنایان ئێشتا و ئەمانێت بزانین چۆن مامەڵە بکەین دوای ئەوەی ئەگەر دۆخەکەمان تێپەڕاند بزانین ئێمە هاوڵاتی پێویستە چی بکەین. و بەشێکی زۆری هاوڵاتیان باسی ئەوەکەن کە کۆرۆنا ڕاستە لە ڕووی بارگرژی دەرونیەوە زیانی زۆری بە هاوڵاتیان گەیاند، بەڵام بەشێکی زۆری تریش ڕایەت وایە کە کۆبوونەوە خێزانەکان زیادی کرد یاخود نزیکبوونەوەی خێزانی لە یەک زیادی کرد. بەشێکی زۆریشان قەناعەتیان وایە کە کێشەی و بەشێکی زۆریان ئیستیغلالی و کاتیان کردو بۆ خوێندنەوە بۆ جۆرەها سوودیان لە کاتەکە وەرگرتووە. بەڵێ ئێمانوێم ڕۆخسە بکەین سەبارەت بە هێوەرکردنەوەی دۆخی هاوڵاتیان تا ڕادێک لە بەرنامەی ڕاوێژدا. بەسپاسەوە میوان یەکەممان بەڕێز زاهیرزانە جەنابیان شارەزان لە بواری گەشەبێدانی مرۆیی. کاک زاهیر سڵاو لێبێ. سڵاو لێوە، سڵاو لە بینەرانی بەڕێز. سپاس. ئەگەر سەرەتا باسی ئەوە بکەین قەیران لە جیهانە لە هەموو شوێنێکا بوونی هەیە، گرنگیەکەی ئەوەیە چۆن بتوانین مامەڵەیەکی تەندروست لەگەڵ قەیرانەکانە بکەین. بەڵێ خۆی سروشتی ژیان بە جۆرێکە بێگومان بە یەک ئاراستە ناڕوە، بە یەک تایم ناڕوە، فریکوێنسی ژیان یەک لەری نییە. چۆن ڕێگاکانی ژیانە بینین بەرزونزمی تایە، پێچی تایە، هەورازی تایە لە ژیانی خۆشمانە وەکو تاگ وەک کۆمەڵگا بێگومان ئەم بەرزم و نەزمبوونەوە ئەم ئاستەنگ هاتن و ئەم لەمپەڕانە دێنە ڕێگەمان. بەڵام مەهارەتی سازگار بوون بەهرەی ئەوەی ئێمە چۆن لەگەڵ قەیرانەکانە مامەڵە بکەین، چۆن قەیرانەکان بکەین بە سەیران، چۆن لە گرفتەکان سوود وەربگرین، چونکە هەموو شتێک دیوێکی تری هەیە ئەگونجێ سوود لە دیوە جوانەکەی وەربگرین، سوود لە دیوە باشەکەی وەربگرین. بێگومان کۆرۆنا لەگەڵ خۆیان کۆمەڵێک فشار و سترێسی دروست کرد بۆ سەر کۆی مرۆڤایەتی کۆمەلگاکان و لەسەر دەرونی تاکیش. بۆیە چۆنەتی مامەڵەکردنی ئێمە لەگەڵ ئەم سترێسایە لەگەڵ ئەم فشارانەیە کە بۆمان دروستە بێ ئەوە دەری ئەخا کە ئێمە ئایا مرۆڤێکی کامەڵ و تێگەیشتوین، ئایا مرۆڤێکین خۆمان ناسیوە، ئایا مرۆڤێکین سروشتی ژیانمان ناسیوە، ئایا مرۆڤێکین توانایی مامەڵەکردنمان هەیە لەگەڵ بربەستەکان و لەگەڵ ئاستەنگەکانی ژیان، ئایا تێڕوانینی ئێمە بۆ ژیان چی بووە، پێمان وا بۆ ژیان تابلۆیەک هەمووی ڕەنگێکی پەمەیی یاخود پێمان وا بۆ بێگومان باخی گوڵیش بەبێ دڕک نابێ و چۆن مامەڵەکردن لەگەڵ ئاستەنگەکانە لەگەڵ لەمپەڕەکانە زۆرجار گرفتەکان دوو شێوازن. یا ئەوەیە ئێمە توانای چارەسەرکردنیمان هەیە و چارەسەریان نەکەین، نەجاری وایە ئەکرێ قبوڵیکەین. کۆرۆنا شتێکە لە دەسەڵاتی من نییە، مادەم وایە قبوڵ یەکەم یاخود مامەڵی لەگەڵاکەم خۆمی لێ پارێزم، مادەم ناتوانم ڕاستەخۆ چارەسەرێکی وەردۆزمەوە. و کاتێک مرۆڤ تووشی گرفتێکە بێ دوو ڕێگەی لە بەردەستایە، یاخود ڕوبەڕووە بێتەوە یا ڕاکە. بەڵام ئێمەی مرۆڤ بێگومان پێویستە لە بەرامبەر گرفتەکانە ڕوبەڕوو بینەوە. ئیتر ئەم گرفتانە گرفتێکی وەکو ڤایرۆسی کۆرۆنا یاخود گرفتێکی خێزانیە، گرفتێکی داراییە، هەر گرفتێکە پێویستە ڕوبەڕوو بینەوە. زۆر جارەڵێم بۆ کوژانەوەی ئاگر پێویستە لێ نزیک بیتەوە، ڕاکردن لە ئاگر هەر ئاگرەکە تەشەنە ئاسێنێ. بۆیە هەر کاتێکیش گرفتێک گێتە ئاراوە ئێمە پێویستە بزانین شێوازی مامەڵەکردن لەگەڵ یا چۆنە. بۆ بابەتی گرفتێکی تەندروستی وەکو کۆرۆنا پێویست بوو بەڕاستی گوێ بگرین لە پزیشکە بەڕێزەکان، شێوازی چارەسەرکردن، شێوازی خۆپاراستن کە سوپاس بۆخوا کۆمەڵگەی ئێمە زۆر تا حاڵەتێکی زۆر باش و شیاران نتوانی مامەڵێ لەگەڵم دۆخەیە بکات. و لەسەر ئاستی تاکیش ئێمە مامەڵەمان چۆن بوو لەگەڵم دۆخەیە. من ئەتوانم بڵم تا ڕادێکی زۆر دڵخۆش بووم بە کۆمەڵگەی خۆمان لەم قەیرانەیە کە بینیمان لە چاو زۆربەی وڵاتانی تر خەڵک دەستگیرۆیی هەژارانێک کرد، کۆمەک و هاوکاری هەبوو بۆ ناو یەکتر، نامان بینی وەکو وڵاتانی تر سوپەرمارکێتەکان بەو شێوازە چڕا خەڵک دابارێ بەسەریا بگرێ خەڵک لە بەشی خۆی دابەشی خەڵکی تێکی کامە دیەکی جوان لە کۆمەڵگەی ئێمە یاکرێ کاری لەسەر کرێ. لەسەر ئاستی خێزان ئەکرێ و کراویشە کە ئەم بابەتی کەرەنتینەیە کە هەبوو لەناو خێزانەکانە ببێتەوە شێوازێکی دروست بۆ لە یەک نزیک بوونەوە، بۆ لە یەک تێگەیشتن، بۆ بە خۆداچوونەوە، بۆ خوێندنەوە، بۆ زانیاری زیاکردن. ئێمە زۆر جارەمانوت ئای خۆزگە کاتمانە بوو فڵان شتکین فڵان شتکین، بەڵام کاتێکی ئیجباری هاتە سەرمان. ئەگەر ئێستا نەمان کردووە ئەنجابێ بە خۆمان بچینەوە کەواتە بیانووی ئێمە بۆ کات بیانوو بوو.
ئەگینا ئێمە جددینین لەسەر شتانێکە ئەمانیش جێبەجێ بکەین لە ژیانە کاتێکەمان و دەخوێنینەوە کاتمان نییە بەڵام لە کەرەنتینەیە کاتمان هەبوو کاتێکەمانەوت زمان فێرە بین کاتمان هەبوو کاتێکەمانەوت ئەمانوت لەگەڵ مناڵەکانمانە کاتی تەواومانی یاری بکەین بەڵام لە کەرەنتینەیە هەمان ئەگەر توانیمانە لە دۆخی کەرەنتینەیە لەگەڵ خێزانەکانمانە دۆخێ دروستکەین کە دۆخێکی هاوکاری تەبایی کە خێزانەکانمان هەستکەن بوونی باوکیان بەڕاستی زۆر بەچێژە لە ماڵە کۆبوونەوەی خێزانەکان زۆر بەچێژە بەڵام ئەگەر وامان هەست نەکردی و بەداخەوەکو هەندێک تیشمان بینی لەوەی کە زۆر جارە وترا لە ماڵەوە بین یەکترە کوژین لە ماڵەوە بین گرفتمان بۆ دروستە بێ دەرگا بکەنەوە بەس چینە دەرەوە نازانم یعنی مرۆڤە بێ لەگەڵ خێزانەکانی خۆیان لەگەڵ مناڵەکانی خۆیان بەم شێوازە بەرخورد بکە بەم شێوازە مامەڵە بکە پێویستی بە بەخۆداچوونەوەیەکی زۆر هەیە پێویستی بە خاڵێکی پشکنین هەیە بۆ خۆی دابنێ بە تەواوی ژیانیا بچێتەوە تاوەکوی جارێکی تر و جۆرێکی تر بۆ خۆی بڕوانێ بۆ ژیان بڕوانێ بۆ خێزان بڕوانێ ئێمە ئالەتی پارەپیاکردن نین تەنها بڕینە دەرەوە پارەپیاکەین و بڕۆینە ماڵەوە ئێمە ئەبێ بەڕاستی مناڵەکانمان هاوسەرەکانمان لە ئێمە خۆشەویستیانەوێ لە ئێمە نازیانەوێ لە ئێمە گوێلێگرتنیانەوێ ئێمە زۆر جار بەڕاستی بە هەڵە تێگەیشتوین هەر فێر بووین علاگە پنجەکانمان پڕکەین لە علاگە ئەوە ئەرکێکی گرنگە ئەرکێکی پیرۆزە بەڵام لە هەمان کاتە گوێگرتن کاتپێدان ناسپێدان بە مناڵەکان پەروەردەکردن ڕاستکردنەوەی هەڵەکان پیشاندانی ڕێدروستەکان سڕینەوەی ئاکارە هەڵەکان ئەمە شۆڵێکی گرنگی دایک و باوکە کە بەڕاستی ئەکرێ کەرەنتینە خزمەتێکی باشی کردبین ئەگەر زانی بێتمان سوودی لێوەربگرین ئەگەر زانی بێتمان بە شێوازی دروست بەکاری بێنین لە وڵاتێکی خۆسین کاک شاخەوان بە ئیجباری حکوومەت ساڵانە 15 ڕۆژ خێزانەکان ئەبێ کۆبنەوە هەموو مەعاملی سینەوەستێت دوای ئەوەی کە زانیویانە کۆمەڵگەیان خەریکە لێک هەڵەوەشێ بە بۆنی سەرقاڵیەوە لەسەری ساڵی سینیا 15 ڕۆژ ئەبێ خێزانەکان بە یەک و کۆبنەوە مەعاملەکان داخرێ هەموو کەسێک لە هەرێنێکەوە بەرێتەوە هەرێنێکی تر بۆی خێزانەکان جارێکی تر لەیەکەوە نزیک بنەوە بۆی جارێکی تر دایک و باوک هەست بە نەوەکانیان بکەن نەوەکانیان هەست بە دایک و باوکیان بکەن جەوێکی کۆمەڵایەتی خێزانی بە چێژ دروست بێ کە بەڕاستی لە ژیانی ئێمەیە خێزان زۆر گرنگە ڕۆڵی خۆی هەیە پێویستە ئێمە بەڕاستی احتیمامی خۆی پێبین گرنگی خۆی پێبین کرۆنا زۆر شتی تریشی فێری ئێمە کرد یەکێ لەو شتانە ئەکرێ ئەوە بێ کە بەڕاستی ئێمە ژیانمان وابەستەیە بە یەکترەوە ئێمە هەمومان لە کەشتیەکەین ناکرێ من لە شوێنی خۆمەوە کونی کەم ئەو تۆش غەرقەبی من نەخۆشیەک کەم هەیە بەڵام مەگەر ئاگام لە تۆ نەبێ ئەوسا تۆش تووشەکەم کەواتە ژیانی ئێمە وابەستەیە بەیەکەوە ئێمە چەندراوێکین ئەم چەندراوە هەر تاڵێکی ڕاکێشیت هەر داوێکی ڕاکێشی دوجار ڕیسەکەمان ئەبێتەوە بەخوری وە پێی وتین بەڕاستی جیاوازی نێوان قەوم و عەشیرەت و قاڕەکانیش ئەوە نییە ئێمە مرۆڤایەتی هەمومان خەمێک کۆمانەکاتەوە هەمومان هەمێک کۆمانەکاتەوە پێویستە ئەو نەبوغرانە بین لە ئازیەکترا سەیری کرد قیمەتی پاسپۆرتەکانی تۆزێک دەستکاری کردەوە ئێستا ناتوانانی بۆ منە پاسپۆرتێکی ئەمریکی و پاسپۆرتێکی کوردی بە خەریک سەفەریان پێکرێت چونکە مەتاڕەکان وەستاوە کەواتە بەڕاستی پێم وایە دوای کۆرۆنا پێویستە مرۆڤایەتی هەم چاک بە خۆیان بخشێنێتەوە هەم هەر تاکێک لە شوێنی خۆی چایەک بە خۆیان بخشێنێتەوە لە ڕووی ئەوەی کە بەڕاستی من دەرفەتێکی تری ژیانم هەیە من دۆخێکم بینیوە پێویستە جارێکی تر بۆ خۆم بۆ خێزانەکەم بۆ مناڵەکانم بۆ ژیان بڕوانم ئەگەر لەم دۆخی کە لەگەڵ خێزانەکان مابووم خێزان و مناڵەکان مابووم لە ماڵەوە ناڕەحەت و گرفتار بووم پێویستە بزانم کە من باوکێکی باش نیم خێزانێکی باشم دروست نەکردووە لانێکی ئارامم دروست نەکردووە ئەبێ بێم خاڵ بە خاڵی خۆما بچمەوە تاوەکەوەی خێزانێکی جیاواز دروستکە باش کاک زایر لە میانەی قسانی بەڕێزدا کە باسەکەرێکێک لەوانەی کە زۆر سەرنجی منی ڕاکێشە ئەوەیە کە پەیوەندی خێزانەکان مانەوەی باوکان و دایکان لە ماڵ و لەگەڵ مناڵەکانیان و کات بەسەر بردن ئێمە لە بەرنامەکانی پێشوا باسی کاریگەریەکانی کارکردنی شەفتی یەکەم و دووەم و سێم و کورە زۆر جار چوارەمیشمان باس کردو یعنی زۆر کەس هەیە تا سەعات و لە دەوامێکە دوای دوو کۆمپانیاک لە کۆمپانیاکەەوە شەوش دیسان و ئیشێکی تری هەیە کەواتە ئەبێ چی بکرێت بۆ ئەوی کە پەیوەندی خێزانەکانمان دووبارە وەکو ماوەی کەرەنتینە نابە تەواوەتی 24 کاتژمێرەکە لە ماڵەوە بین بەڵام هیچ نەبێ کاتێکمان نەبێت کە سفرەکان هەمومان کۆ بکاتەوە جارێکتر هەمومان پێکەوە دانشینەوە ئەتوانین ئەمەیان تۆزێ بکەین بەوانەیەک بۆ خۆمان بۆ ئەوی کە کۆبنەوە خێزانەکانمان تۆزێ نزیک بینەوە لە یەکتری زۆر دروستە وەڕاستی ئێمە ئەبێ لەوە تێبگەین ژیان
ئەو سیستەمی کە سەرمایهداری بۆ ئێمە دروست کردووە کە خەریکە ئێمە ژەکا بە ئامێر تەنها ئەبێ ڕابکەین بە دوایین مۆدێلە دوایین بابەتە بەڵام خۆمانمان بیرچۆتەوە ئەسلی بابەتەکە خۆمانین ئەسلی بابەتەکە کۆبوونەوەمانە بە یەکترەوە ئەسلی بابەتەکە ئەوەی کە ئێمە بتوانین بەختەوەر و ئاسوودە بین بەختەوەر و ئاسوودەیی تەنها کاتێک بەدەست نایە کە متوانم ئایفۆن ئێکسێ بکڕم زۆر جار ئەو کاتێک کە ئێمە سەرفێکین بۆ ئەوەی کە بگەین بە مۆدلێکی ترگەر و کاتە بینەوە بۆی کە لەگەڵ خێزانمانە لەگەڵ خانەوادەکەمانە بەسەری بەرین سێرێکی بەختەوەریەکی زۆرمان پێگا ئاسوودەیەکی زۆرمان پێگا مناڵەکانمان نەتوانین بە باشی پەرۆ دەکەین بە باشی ئاراستە بکەین بۆیە بەڕاستی ئێمە کاتمان پێویست بوو بگرە کۆنا وای لێ کردین کە پێمان بڵێ ئێوە گەر 15 ڕۆژیش ڕانەکەن لە ژیانە ئەگەر 4 شەفتیش بە بەردەوامیشی ڕانەکەن هەر ئەژین ڕاستە ڕەنگە ژیانی هەندێک کەس بێگومان قورستر بوو بێ بەڵام زۆر جار ئەم ڕاکردنە زیایی ئێمە ئەم هەوڵە زۆر زیایی ئێمە تەنها بۆ کۆمەڵشتی زیینەیە بۆیە کە کەوانتەرەکەمان جوانتر بێ بۆ ئەوەیە کە فەرشەکەمان مۆدێلی باشتر بێ تەلەڤیزۆنەکەمان شاشی گەورەتر بێ لە کاتێکە ئەمانە پێداویستی لاوەکین پێداویستی سەرەکیە مەبریتیە لەوەی کە بۆ پێداویستی کۆمەڵایەتیمان هەیە پێداویستی دەرونیمان هەیە پێداویستی ڕۆحیمان هەیە ئێمە بەڕاستی کاتانێکمان پێویستە خۆمان لەگەڵ خۆمانە بە بێدەنگی بە دانیشین و بیر بکەینەوە کاتانێکمان پێویستە کە بیر بکەینەوە لەوەی چیمان کردو و چیمان نەکردووە ئەوەی کردومانە بۆ کردومانە ئەوەی نەمان کردو بۆ نەمان کردووە بابی مناڵەکانمان ڕابێنین لە ئێستاوە لەسەر ئەوەی کاتێک نەک تاق کاتێک خەوی هەر مۆبایل بەدەستەوە بێ پێش خەوتن بڵێک چاو بن و پێنەبیر کەرەوە ئەمڕۆ چ کارێکت کردووە ئای کارەکانت هەڵە بوون یا کارەکانت باش بوون ئەگەر کارەکانت هەڵە بوون بەڵێن بە خۆ دووباری نەکرد مەکەرەوە ئەگەر کارەکانت باش بوون دەستخۆشی لە خۆت بکە مرۆڤەکەوا لێگەی خۆی پەروەردەکە خۆی بار بێنێتەوە چونکە زۆر جا دایک و باوک بەداخەوە سیستەمێک لەگەڵ نەوەکانیانە پەروەردەکەن کە سیستەمی پۆلیس و ئەوەی ینی بە زۆر ئەسکەرتاریەت بەڵێ ئەسکەرتاریەت ئەیانێ پەروەردەیانکەن ئەگەر وا بکەی و کوژم ئەگەر وا بکەی لێت ئێم لە کاتێکە ئەم تۆ بەدەوام ناتوانانی ئاگال لە مناڵەکەت بێ ینی چاو لەسەری بێک و پۆلیسێت لێت دوورەکەوێتەوە ئەچێ بۆ داخلی لێت جیابێتەوە نا پۆلیسەکە بخەرە ناخیەوە دەرونی پەروەردە بکە وای لێ بکە مافی خۆی بزانێ وای بکە مافی خەڵکی تر بزانێ وای لێ بکە سنووری خۆی بزانێ سنووری کەسانی تر بزانێ سنووری خۆی تێ نەپەڕێنێ و نەشێ لە کەسانی تر سنووری تێپەڕێنن شەر نییە مناڵەکانمان تەناوا پەروەردە بکەین هەرچیان پێوتی بڵێ باش و هەرچیان پێوتی قبولی بکە و لێشیان نای جوابیان مێرەوە نا با فێر بێ بەرگیش لە مافی خۆی بکە فێر بە سنووری خۆی بزانێ فێر بێ کەسێک نەتوانێ بە هەڵا ئیستیغلالی کایتر ئیستیغلالکردنەکە بە هەزاران شێوازی هەیە بۆیە بەڕاستی پەروەردەکردن هونەرێکی گەورەیە لێزانینێکی زۆری بەڕاست ئێمە کەمترین کاتمان پێیاوە کەمترین ئەهەمیەتمان پێیاوە ژیانی سەردەمی سەرمایهداری وای لێ کردوین کە تەنها ئێمە بیر لە دابینکردنی پێداویستیە مادیەکان بکەینەوە پێداویستە فسیۆلۆژیەکان بکەینەوە کاتێکە پێداویستە دەرمونیەکان پێداویستی ڕۆحیەکان دابینکردنیان بۆ نەوەکانمان دابینکردنیان بۆ خۆمان زۆر گرنگن ڕاست باش کاک زایرمانە بپرسین ئایا کۆمەڵێک ڕێنمایی هەبوو لە شاشەی میدیاکان و زۆر جار لە ڕێپۆستەراتەوە لە ڕادیۆ لە هەموو سۆشیال میدیا لە ڕێگە تیڤەکان و لە هەموو شوێنەکە باسی خۆپارێزیە کرد پاک و خاوێنیە کرد لە قوتابخانەکانە لە نەخۆشخانەکانە لە فەرمانگەکانە شوشتنی دەستەکان بە ئاوساون ماوەی 20 چرکە نازانم یعنی بەکارهێنانی ماسک و ئەوانی کە لە شوێنە قەرەباڵغەکانە بەردەوامن ئایا ئەمە تەنها بۆ کۆرۆنا ڕاستە یان نەخێر ئێستا زۆربەی نەخۆشیەکانی تر لەناو کۆمەڵگای هەیە و خەڵک حسابیشی بۆ ناکە بەشێکی زۆریان بەهۆی پاکڕانەگرتنی فەرمانگەکان و یاخود بەهۆی ڕەچاونەکردنی پاک و خاوێنیەوە ئایا کۆرۆنا تەنها هۆکارە بۆ ئەوی کە بڵاو بێتەوە بەهۆی پاکڕانەگرتنی شوێنە گشتەکان یاخود نەخێر زۆر نەخۆشی تریشەیە ئێستا لە نەخۆشخانەکانە کە ڕەنگە ئەو پسپۆڕی ئێمە نەبێت بەشێکی زۆریان بۆی پیس و پۆخاڵی ئەوانی کە خەڵک ڕێنمایەکان جێبەجێ ناکەن بۆ لەمەوە دوای پێویستە خەڵک ئەو خۆپارێزانە هەر بەردەوام بێت یاخود نەخێر تەنها لە کۆرۆنای ئەمە زەڕوور بێگومانە ئەو خاڵانەی کە لە کۆرۆنایە وەکو خۆپارێزی باسەکرا ئەتوانم بڵێم لە سیستەمی پەروەردەی ئێمە بە شێوازی نەزەری هەم لە کلتورمانە هەم لە ئاینمانە وجودی هەیە بەڵام ئێمە تا چەند تەطبیقمان کرد و جێبەجێمان کردووە بابەتێکی ترە کەم پێم وانێ بە تەواتی جێبەجێمان کردێت بەڵام ئەمە بکەینە دەرفەتێک بۆ ئەوی کە بەڕاستی ڕێزگرتنی ژینگە بۆ نەبینیمان لە کۆرۆنایە سەردەمی کۆرۆنای ژینگە چە پاک بۆ بە تەواوی ژیان ڕێزگرتنی ژینگە بکەینە ئەرکێک خۆمان پاک و خاوێنی بکەینە ئەرکێکی خۆمان شێوازی مامەڵەکردن لەگەڵ پاشەڕۆ و
مادە زیان بەخشەکانی بکەینە ئەرکێکی خۆمان وەحاصل شێوازێکی جیاوازی دنیابینیمان هەبێ بۆ خۆمان بۆ ژینگە بۆ دەوروبەر بتوانین جارێکی تر بە خۆمان نابچینەوە لەوەی کە ئێمە چۆن مامەڵە بکەین لەگەڵ پاک و خاوێنیە چۆن مامەڵە بکەین لەگەڵ ژینگەیە چۆن مامەڵە بکەین لەگەڵ کەسانی ترە ئایا من لە کەسێکی تر زیاترم ئایا کۆرونا پێینەوتین کە هەمومان هاوبەشین پێینەوتین هەمومان لە ناو کەشتیەکەین پێینەوتم کە هەمووشمان پێویستمان بە یەکترە ئان لە کاتی تنگانە و ناڕەحەتیەکانە بینیمان کەسانێک دەستیان کردە ماڵی خۆیان و توانیان ببەخشن پزیشک و هێزە ئەمنیەکان توانیان ڕۆڵی خۆیان بگێڕن و خزمەتی کەسانی ترکەن کەواتە ئێمە بزانین دۆک و دانەکانی شانەوەین بە هەمومان بێکەوە توانین ئەرکی خۆمان جێبەجێ بکەین کەس لە کەس گەورەتر نییە و هەمووشمان مەکانەت و ڕێز و تایبەتمەندی خۆمانمان هەیە فێری کردین جیاوازیەکانیشمان زۆر جارەکەی وەکو جوانی بەکار بێنین جیاوازی پیشەیە ئایا جیاوازی ڕەگەزە دوجار هەمووی ئەبێ خزمەت کاتەوە بە کۆی پرۆسی مرۆڤایەتی خزمەت کاتەوە بەوەی کە وامان لێ بکات کە ئێمە زیاتر لە ڕووی مرۆڤانەوە ڕێزی یەکتر بگرین زیاتر سنوورەکان یەکتر بزانین و زیاتر پابند بین بەو ڕۆڵە مرۆڤایەتیەی کە بەسەرمان ناسەپێنێ کە بەڕاستی پێویستە من پارێزگاری لە پاکوتەمیزی خۆم کە مەگەرە بەر خۆشم نەبێت لەبەر تۆ بۆ تۆژ ئەبێ بە هەمان شێوازبی چونکە دوجار ئێمە کاریگەریمان لەسەر یەکتر هەیە. بەڕێزان و خۆشەویستان پاش تێپەڕبوونی ماوەیەکی زۆر بەسەر کەرەنتینەی هاوڵاتیان و مانەوەی هاوڵاتیان لە ماڵەکانیاندا سەبارەت بە قەیرانی مرۆیی ڤایرۆسی کۆرۆنا ئەمڕۆ سەردانی ناوبازاری شاری سلێمانیەکەین با بزانین ئایا تا چ ڕادێک ژیان ئاسایی بۆتەوە و ئایا بزانین هاوڵاتیان تا چ ڕادێک پابندی ڕێنمایەکانن و ئەمانوێ بزانین تا چ ڕادێک هاوڵاتیان پابند بۆ ڕێنمانەی کە پێشتر جێبەجێیان کردووە و ئایا دۆخی دەرونی هاوڵاتیان چۆنە پاش کەرەنتینەیەکی زۆری هاوڵاتیان بینێرمان من با پرسیارەکانمان لە هاوڵاتیان بکەین بزانین هاوڵاتیان ڕایان چییە سەبارەت بە هێورکردنەوە و ئاساییکردنەوەی ژیان لە شاری سلێمانی بەڕێستان سەردانی ناوبازارتان کردووە دۆخی ناوبازار چۆنە بین پاش ئەو ماوە زۆرێکە هاوڵاتیان لە ماڵەکانی خۆیان تا ڕادەیە خراپ نییە باشە قەڵەباڵغی بۆتەوە دیان ناوبازار دروست بۆتەوە دوکانشت کراوەتەوە باشە خراپ نییە یعنی معیشەتی خەڵک ئەسوڕێ ئێستا خەریکە وردە وردە ئەیتر هیوادارم زیاتر معیشەتی خەڵک درامەتی خەڵک زیاد بکە باش بێ بەڕاستی لەم کاتەیە ئەمە دومانیە کە خەڵک زۆر سەغڵەت بوو بەڵام پێویستیش بوو لەو حاڵتەیە کە خەڵک حەجر سەحی بکاتیانی لە ماڵەوە بمێنێتەوە و ئەوستانە بەڵام ئێستا کەم بووەتەوە لەخوا بەزیاد بە تایبەت سلێمانی و کوردستان بەعام باشە لە چاو وڵاتانی کە زۆر زۆر باشە ئەویش ئەگەڕێتەوە سەر ڕۆشنبیری ئەم خەڵکە و سەقافەتی ئەم خەڵکە بەڕاستی خەڵک وریایە خەڵک تێگەیشتووە ئێستا خەڵک زانیە چۆن وەقایە خۆی بکات چۆن پارێزگاری لە خۆی بکە بەرامبەر ئەم کۆرۆنایە کە هاتووە و ئینشەڵا هیوادارین کۆتایی بێت تریشەڵا ئاخر ناخۆشیە بێ بۆ هەموو جیهان دیارە دوای ئەوەی کە پاتای کۆرۆنا بە هەموو جیهانە بڵاو بووە هەرێمی کوردستانش ئامادەکاریەکی تەواوی کرد بۆ ئەوەی کە پەتای کۆرۆنا پەتایەکی مەترسیدارە و وەزارەتی تەندروستی و وەزارەتی ناوخۆلانە پەیوەندیدارەکان هەستان بە ڕێشۆنی تونی ئەوەی کە ئەم پەتایە بڵاوە نەکات بە ناو هاوڵاتیانە و کارەسات نانێتەوە لە پێش هاتی پەتای کۆرۆنا ئێستا لە دوای پەتای کۆرۆنا دۆخەکە جیاوازترە ئەبینین هاوڵاتیان دێنە بازار ینی شتومەک و پێداویستەکانیانە کڕین ئاسایی بۆتەوە ژیان بەڵام هێشتان بەترسی و پەتایە ماوەکو لایەنە پەیوەنددارەکان بەتابەت لایەنی تەندروستی وە ئەڵێت بەڵام لایەنێکی دیکەی بەداخەوەی کە تاکو ێستا بمایی چەند مایان کە موچە دابەش نەکرا ئەمەش لایەنێکی دیکەی نەگەتیڤی دروست کردووە لەسەر خەڵک و لەسەر ژیانی خەڵک بۆیە وای کردووە کە خەڵک کەمتر ئەگەر بێنە بازارش لێ ئەو پاریان پێ نەبێ شتمەکان بکڕن بارودۆخ ئاسایی بۆتەوە و دەبێ وڵاتیانیش پابندی ئەو ڕێنمانە بن کە لە لایەنە پەیوەنددارەکانەوە دەرەکرێت زیاتر بۆ سەلامەتی هاوڵاتیانە دەبێ حکوومەتی هەرێمی کوردستان لایەنی پەیوەندیدار بەرنامەیەکی تەواوی هەم بۆ لایەنی تەندروستی هەم بۆ ژیان و گوزەرانی خەڵک ڕاستە بیوێ پێشووتر باشتر بوو تقریبن باشتر بوو بەڵام ئێستا خەڵک هەست بە دڵنیایی یەکەکە کە نەجاتمان بووە بازا فەرقی کرده بوو
هەفتەیەک تقریبان باش بوو کە کەرەنتینە تەواو بووین ئیش و کار زۆر باش بوو لەخوا بە زیابێ باش بوو فەرقیە بوو لە چاو پێشووترا فەرقیە بوو بەڵام هەواڵی مەسەن لە سایتەکان و هەر یەکەوت لە خۆی مەسەن ئەڵێ وەڵا ڕۆژی شەمە کەرەنتینە ئەکرێتەوانێ بازار کوژێت یعنی هیچ یعنی خەڵک بێتاقەتە بێ بۆ قسانە بەڕاستی ئەم سایتانە خەڵکی بێتاقەت کردووە سایتی ناڕاستە لە خۆی چوار حاڵت لەیە چوار حاڵ ڕاستی ژنی ئەسڵی نییە خەڵک یعنی نەفسیەتی خەڵک بێتاقەتەکە یعنی دوو ڕۆژی ڕێکە کە ئاڵێن ئەوە هەشت حاڵەت هیچیشمان نەبینیوە تەلەڤیزیۆن بەڕسمی باسی نەکردو بەس لە سایتەکانەوە بڵاوبێتەوە هەشت حاڵەت هەیە کووە لە شار باژێر هەشت حاڵەت هەیە کەس بینیوێتی هیچ بووە دوو ڕۆژە عنی بەو دوو کەلیمە قسەیە بازار لە 150 لە 140 فەرقی کردووە خەڵک ئەگەر وازی لێبێنن خەڵک بە دەردی خۆیەوە دانیشتووە خۆی ئەژیێنێ بەڕاستی خەڵکەکە وای لاتوە ئیشی بە حکومەتیش نەماوە ڕۆژانەی خۆی بەڕێیەکە ئەگەر بە نانسکی بێ ئەگەر بە سنگە کڕێ بێ بەڵام حەقە حکومەتیش ئاوڕێ لەو میلەتە باتەوە ئەگەر بە قەرز بێ ئەگەر بە حەج شتێ بێ موچەکەی باتەیە کێشە نامێنێ بەڕاستی کێشە نامێنێ تا ڕادێکیش خەڵکیش پابند بووە بە ڕێنمایەکانەوە ئەچیتە ئەومەت ئەمانە مەسەلەن پاک و تەمیزی هەیە من دوێنێ چوم بۆ ئایادانە سێرم کرد مەسعەدەکە کلێنز دانرا بوو ئەمە خۆ حکومەت نەیکردووە خەڵک پابند بە کلێنز دەستەنەی بە مەسعەدەکە ئەیکەیتەوانێ دایەخەیتەوە بەڕاستی لە ساینەوە خەڵک هاوکاری حکومەت دەکات بەڕاستی خۆت پشتی حەقە لە حکومەتیش هاوکاری خەڵک بکات وڵی بەڕێی من ئەوە خێرەتینە هەر بەردەوام بووە چون شتێکی عالەمیە کەس لە برسان نامرێ حکومەتی هەرێمی کوردستانیش بەو شێوەیە هاوکاری فەقیر و هەزارانی نەکردو لە بڕان ئینسان ئەگەر بەزنانی بشک و ئاو بخوا نامرێ بەڵام تۆ تەماشاکە بۆ نمونە لە ئەمریکا هەر مرۆڤن وەکو ئێمە 56,000 تێپەڕانەوە مردن ئیسپانیا ئیتالیا ئەڵمانیا بەڵام لە بازارە دوێنێ و پێرێ یەک نەفەر نبینی بەبێ دەمامک لە بازارە تەنانەت مناڵەکانیشیان سەیری نمونەی فیلەنداکە هاوکاری ئەوانیش کە دەوڵە من هاوکاری کردو ئەم قەرەباڵخی ئێستش من بە باشی نازانماتونەتە دەر بەس خوا ڕەحم بە میلەتی کوردگا میلەتی کورد بێ ساحێبە نابێ بڵێ ئۆخەی هەر کەس بەخۆی ئەبێ لەگەڵ ژیانی ئەو وڵاتانی ترابی کاکە ئەمە ڤایرۆسێکە دۆست و دوژمن ناناسێ ئەمە حربی عالەمی نییە حرب شەڕی بینی دوو وڵات نییە بڵێ زامار بۆ چم دەستە ئێمە باڵی هاوکاری یەکەم تەنانە ئەگە دراوسێکە بیگرێ ڕائەکەی دەی وڵای خۆشەویستان بەردەوام دەبین سەبارەت بە تەوەری بەرنامەی ڕاوێژ کە ئەویش قسە و باز بوو سەبارەت بە هێورکردنەوەی دۆخی دەرونی هاوڵاتیان لە پاش کۆرۆنا دیارە دوای ئەو خێرانە مرۆیی کە دووچاری هەموو مرۆڤایەتی بووە لە کوردستانی خۆشمان خەریکە تا ڕادەیەکی باش وەسعەکەتی ئەپەڕێنین و ئەگەر بتوانین ڕێنمایەکانی خۆپاراستن جێبەجێ بکەین وەکو خۆی ڕەنگە لە ئایندێکی نزیکدا مژدەی خۆشمان هەبێ و بتوانین دۆخەکە تێپەڕێنین بەڵام ئەوی کە گرنگە لەم تەوەرە باسی بکەین کاریگەری دەرونیەکانی پاش کۆرۆنا ئەو کە لێکەوتە دەرونیانی کە لە پاش کۆرۆنا دووچاری دەرونی هاوڵاتیانە بێ ئەمانەوێت لە تەوەری دومی بەرنامەکەمانە قسە باسی لەبارە بکەین لەگەڵ کارزان جەمال بەڕازیان پسپۆڕی دەرونی کە کارزان سڵاو لێ بێ کاتە بەشت کاریگەری دەرونیەکانی پاش کۆرۆنا دیارە خەڵک ماوەیەکی زۆرە لە ئەمەلەلێکی دەرونی و سترێسێکی زۆری دەرونیە هەم لە ماڵەوەمانەوە هەم لە شاشەی تیڤەکانەوە زۆر جار بە هێدلاینە سوورەکانمان سترێسێکی زۆرمان بۆ هاوڵاتیان دروست کردەوە ناچاریشین ڕەنگە بەردەوام ڕێنمایی بین وەکو میدیا کاریگەری دەرونیەکانی پاش کۆرۆنا خۆیان لە چێ ئەبینەوە چی دووچاری تاکەن لە ڕاستیە هەر بادۆخکێتە پێشوانێ ئەتە بادۆخکە تەندروستی بێ کۆمەڵایەتی بێ ئابووری بێ ژینگەی بێ هەر بادۆخێت تەسیر کاتە سەر گۆی زەوی بەعام یەکەم بوونەوە کە کاریگەری هەیە لەسەری مەسەڵەی ئینسانە چونکە ئینسان کەسێکە بیر دەکاتەوانێ لەبەرەوە کاریگەری لەسەر هەیە لەبەر با خوددونی ئەم بادۆخە تەندروستی کە هاوتە پێشەوانێ لەبەروی کتوپڕە ئامادەکاری بۆ نەکراوە کاریگەریەکە زۆرتر لە ڕووی دەروی لەسەر ئینسان چونکە ئەگەر بادۆخەکە مەسەڵەن تۆ بیت چاوەڕێکی مەسەڵەن مانگێکی تر دوانی تر فڵان ڕۆژ شتێ ڕوایەت بڵێ خۆر هیران ڕۆیە بۆ نمونە فەیزانی ڕوایەت تۆ کە ئامادەکاریت بۆ کرد کاریگەری کەمتر لەسەرێ بەس کێشەکەی ئەم بادۆخی گەسەمەتی گەوری ئێمە ئامادەکاریمە بۆ نەکردەوە شتێکە لە تەسەوری ئێمەیان نەبووە لەبەرەوە کاریگەری زۆرتر لەسەرمان و لە دوای کۆرۆنا با بڵین دوای کەرەنتین ئەم کاریگەریانی وردە وردە دەرەکەون و کێشەکان ئەبینی کە چی ڕوویاوە چ کارەساتی ڕوویاوە لە ڕوودەوردە لەسەر ئێمە چۆن بینەوە بارودۆخە تایبەتەکەی خۆمان بەڵام بە هەر حاڵ ئەوەی گرنگە لە ئینسانەکە
دوشتی تابێت بۆ ئەوەی بەرەنگارم ڕۆبراون بێت یەکەم ئیرادە دوم ئیمکانیات هەر ئینسانی ئەم دوو حاڵەتی بەردەستە بوو زۆرتر یاوەڵی خێراتر بەسەر بادوخات تێپەڕێت و ئاسای بێتەوە ژیانی باش کەواتە بارگرژی و سترێسی هاوڵاتیان پێ دوایە لە پاش کۆرۆناوە زۆر پیانەوە دیارە بێت یاخود ئەو لێکۆتانی کە لە پاش کۆرۆناوە لیانە دیارێدا چی و چیە خۆی لە چیا بێتەوە لە ڕاستی بە حکمی شەکەی ئەمەوە تێکەلیمان لەگەڵ تاکی کووردا پێم وانە کاریگەری کۆنا زۆر بەردەوام بێت کارەکەری باڵن کەرنتین باشکە کۆرۆنا نەخۆشیەکە بەڵام کەرنتینەکە بۆ ئێمە تۆزە بەڵێ تەسەور ناکەم مەسەن کارێکی زۆر بمێنێتەوانێت و تەسەورەکەم لە 3-4 مانگی داهاتوە ژیان بە تەواوی ئاسایی بێتەوانێت بۆ بادۆخی خەڵکی تیا و بێتە لە جۆرێ لە یادگاری بەڵام گرفت لە کاتی کەرنتینەکەیە کە کۆمەڵە کێشە ڕوویاوە لەوەی چارەسەرەکەی دوایی زەحمەت بێت بۆنە لە پەیوەندی خێزانەکانە پەیوەندی باوکو و کۆڕ بەسەڵین باوکو و کێجیا باوڵی ژنومێر بە تایبەتی ئەم پەیوەندیە زۆرجار گرژیت یا دوو زۆرە نێویە زۆر جار کات شاخەوان کۆمەڵ حقت ڕوو ئەیار کۆمەڵ حقت دەرەکەی بۆ ژن بۆ پیا و لە کاتی کەرنتینە کە پێشتنی زانیوە تێگەی مثلەن تۆ کۆمەڵ لە ڕفتای لە مناڵەکەتان نەتزانیوە لەبەر حکمی مەشغوڵی بە ئیش و کارە بەڵام ئێستا کە لە کەرنتینە ئەیبینیت و ئەزانیمە گرفتە یا بۆ نمونە خێزانەکەت کۆمەڵێت نهێنی ئاشکرابوون بەڕاستی کامانە گرفت دروستەکەن ئەم گرفتانە درێژخایەنن و وای لێت مەسەلەن زۆرجار کاریگەری لەسەر جیاوانەی خێزانەکانی بەداخەوە زۆرجار کاریگەری لەسەر تۆرانی مەسەن کوڕ و باوک و کچ و کوڕ و لە یەکتری خوشکوبرا لە یەکتری هەیە ئەم کاریگەرانە مشکلن وەگەرنا خۆی کەرنتینەکە کێشە نییە لەبەرەوە بێ هەوڵ بین سنتەرەکان ئەو شوێنانی کە ئیش لەسەر کێشە خێزانەکانەکەن ئیشەکانیان زۆرترکەن و شەونخۆنی زیاترکەن چونکە بێگومان من بە حکمی ئیشەکە من بەڕاستی ڕۆژانە تەلەفۆنم بۆیت کە مەسەلەن باوکەڵی کچەکەم بۆم دەرکەوتو ئەوەی هەیە یا مەسەلەن پیاوەڵە ژنەکەم بۆم دەرکەوتو ئەوەی هەیە بە پێچەوانەوە ئەمانە پێویستە ئیش لەسەر بۆین گەورە نەکرێن بۆی نەبنە گرفتی زۆر گەورە بەداخەوە من کۆمەڵەشت مەسە زۆر حاڵمان بین و یەک دوو حاڵەت لە هەولێر ئینتیحار بوو لە کاتی کەرنتینە چونکە لۆچی ئەو شتی ئەو بینی بێتی یا ئەو بادوخ ئەو تێگەوت تەحملی نەکات بە عامیش پیاوی کورد با بڵین کەسێکی دەرەوەی با بڵین زۆر جار ناتوانێت لە ماڵە بەردەوام بمێنێتەوە و ئەمە گرفت دروستەکە کاک شاخوان ئەم گرفتانە مشکلن خودی کەرنتینەکە مشکلە نییە یعنی ئەمانە مشکلە کۆمەڵی قسە ڕوو ئەیە لەو کەرنتینەیە کە لەبیر ناچێتەوەوانە بێتە گرفت لە کۆتاییە باشە خۆی لە ڕاستیە کەرنتینە و مانەوەی هاوڵاتیان لە ماڵەوە بەشێکی زۆری هاوڵاتیان باسی سوودەکانیان نەکرد یعنی بەشێکی زۆری کاک زایریش لە تەوەریەکەی بەرنامەکە باسی ئەوەی کرد بەشێکی زۆر و سوودێکی گەورەی کەرنتینە ئەوەی کە خێزانەکان دووبارە بەیەکەوە بۆ یەکەم جار سفرێکیان ڕاخست بێکەوە بەیەکەوە جارێک دانیشتن بەیەکەوە نانیان خوارد و بەیەکەوە کۆبوونەوە ئەکرێ بڵین هەمووی هەر سترس و کێشە ئەبێ یاخود بەشێکی زۆری سوودیشی تیا من هەمیشە باسی ئەم کەرنتینە کە لەگەڵ زیانەکانی ئەم بادوختن دروستێ سوودی هەبووە سوودی بۆچی بۆ کۆمەڵ تێژنەوەی زۆر گەورە کراوە لەسەر باش کاک شاخوان تۆ ناتوانیت بیت توێژنەوە بکەی لەسەرەوەی ئایا ژنوپیای کورد مەسەن لە شاری هەکو سلێمانیە ئەتوان مانگە پێکەوە بن تۆ ناتوانانی خەڵ لە ژوورکەی بۆ ماوەی مانگێک بەس کەرنتین توانی ئەمە بکات کەواتە ئەمە بادۆخی باشە یا فرسەتێکی باشە بۆی توێژنەوە بکەی لەسەرەمە جاران وا باو بۆکو بەڕست باسە کرد کە خێزانەکان بووی کێشیانەیە پێکەوە نین دوورن لە باو کوڕ نبینە کوڕ باوک نبینە کچ کوڕ ئەمانە عن یەکتری نبینن شەم نین مەسەلەن پێکەوە لە شوێنەکە کۆ نابنەوانێ بەڵام ئێستا توێژنەوەی تازە کراوە کە بەداخۆ لە کوردستان ئەم توێژنەوانە ناکرێت توێژن تازە کراوە لە وڵاتانی ئەوروپا کە ئەسڵەن گرفتەکە زۆرجار لەوەیە کە پێکەوە بوونەکەیە یعنی پێچوانە بۆ تۆ شتەکە لەبەرەوە ئەو ڕائسایدەیە با بڵێن ئەو بۆ چوونە باوەی کە هەبوو یاوت کە پێویستە خێزان بۆ ئەوی پێوەندی وڵاتەکان باش بێ پێویستە پێکەوە بین باوی نەماوە ئێستا ئەوترێ هەموو شتێ سنووری خۆی هەیە هەم تێکەڵ بوون هەم جیابوونەوە هەم دوورکەوتنەوە هەم نزیک بوونەوە باش بەشێکی زۆری هاوڵاتیان ئەڵێن زۆر جار باسی ئەوەکەن ئەڵێن ڕێنمایەکان زۆر جار دووچاری دەخوینی دەرونی کردون چۆرێک لە وازواسی کردوون بۆ نمونە نیو ساعات جارە دەستی پشەماوەی بیستێرکە و بەردەوام بەعزەکانیان تووشی نەخۆشی پێز بوون ئەو نەمان دەستشتووە ئەم کاریگەرە دەرونیانە لەسەر تاکە مێنێتەوە کاک شاخوان کاریگەر پەیوەندی بە کەسەکەەوە هەیە کە شتێکی ئاراستە ئەەکەیت ئایا مستەوای سەقافی ئەم کەسە چۆنە تۆ پێی بە کەسێکی نەخوێنەوە یا کەسێک کە مەسەن مستەوای سەقافی بەو شێوێنی ئیجباری کە بەردەوام دەستی شوێنی سعات جارێ بۆ گرفتە ئەمە چونکە من ناتوانێت تێبگا لە باردۆخەکە مەسەن بۆچی دەستی شۆ بدە بەڵام کەسێک کە لە باردۆخ تەندروستەکان تێبگات لە پاکخاوێنی تێبگات لەو وەزعی کە بەعام خەڵکی تێدایە چییە کەواتە ئاسا بە لای ئەم عملیاتە بکات لەبەرەوە پێوەنی بە خودی کەسەکەەوە مستەوای سەقافی کەسەکە چۆنە ڕۆژبیری کەسەکە چۆنە بۆ مەسەلەی تەندروستی بۆ مەسەلەی پاک و خاوێنی بەڵێ من زۆر جار ئێمە خۆی کۆمەڵی کەس هەن بە عام نەخۆشیان هەیە نەخۆشی وەسواسیان هەیە ئەوەی کە پێوەنی بە پاک خاوێنیەوە هەیە لەم کەرنتینە ئەم گرفتە زۆر بووە
يعني مثلا ئەگەر جاران لە خێزانێکە کەسێکی تیا بوو یا مثلا لە دە خێزانە کەسێکە بوو ئێستا لە خێزانەکە دوانسانێکی وای تایە بابزانام ڕۆژیشیان بوو زۆر جارەیان هەموو کە خەڵکاتۆ سەر دینەکەی يعني بۆ منە من خێزانم لە باو تەندروستی ئیشەکات مثلا بەردەوام ڕۆژمە نێشمەژ بوو تا دەستم نەشۆ باش بەڵام ئەمە کاتیە ئێستەوە نەماوە ئێستا مثلا باوکە ئەوەنتر بۆتەوە بەڵام بۆ کەسێک کە ئەم شتانە نەزانێت قورسە و مثلا بەردەوام خەریکی خۆپاکردنەوە دیتۆڵ و تعقیم و ئەمانە بێت لەبەرەوە بە کوردی پەیوەندی بە کەسەکە خۆیەتی تا چەند ئیستیعابیان باوەڕدۆخاکات بەس بەشێکی بمێنێتەوە هەر باشتر نییە بەشێک لەو ڕێمەسەری پاکخانی شتێکی ژیانیە پەیوەندی بە کاتی وساتەوە نییە پەیوەندی بە هەموو ژیانەوەیە لەبەرە بەڵام توندکردنەوەی پاکخاوێنی و شلکردنەوەی پەیوەندی بادوخۆی بەڵام بەعام پاکخاوێنی لە هەموو ئەدیانەکانە بە شتێکی پیرۆزە و لۆتەن شتێکی ڕێپەدراوە چۆن بتوانین سوود لەم قەیرانانە وەربگرین کاتێک قەیرانێکی برۆی ئاو ڕوبڕووی مرۆڤ ئەو چۆن توانین سوود لەم قەیرانە وەرگرین ڕەنگەم هەر باسی زیان بکەین زۆر بەڵام شتێک نیە لە ژیانە تەسەوەرەکەم بەگەر چەند زۆر زیانەکەشی گەورە بێ لا سوودێکی خۆی هەرە بێ پێم خۆش بۆ پرسیارکە چونکە گرنگترش دەوێت دەرس لە قەیرانەکان وەرگرین یا با بڵێن سوود لە قەیرانەکان وەرگرین ئەوەی ڕوویە چیمان پێ بەخشی و چیمان لێ ئەسەنێتەوە ئەبێ فێربین ئەوەی کە ئینسان مهما يكون توانای زۆر بێ ئیمکانیاتی زۆر بێت لە بەرامبەر بەڵایەکی بچووک و ڤایرۆسێکات کەم دەستە و ئابووری پلەپایە پۆست دەوڵەمەنی فەقیری هیچ پەیوەندێکیان بە مەسەلەی تەندروستیەوە نییە دەرکەوت لەم کارنتینەیە لەم بارودۆخەیە کە ئینسان جگە لە مەخلۆقی بێدەسەڵات شتێکی تر نییە لەبەرەوە گرنگە ئینسان هەمیشە خۆی بۆ ئەم بارودۆخە ئامادەکات نەکۆی کە ئەم بارودۆخە ڕۆیشت مەسەلەی کارنتین ڕۆیشت چاوەڕێکی تاوێتە ژیان من پێم وایە هەمیشەم قسەم کردووە ژیان پێش کۆرنتین دوای کارنتین وەک حەیەکی لێ ناتەوە بە هیچ شێوەیە مەسلەی پەیوەندی کۆمەڵایەتەکانە بێتە شتێکی عیبە مەسەلی ماسکردن و باوەش پیاکردن تەوەقع ئەمانە بێتە شتێکی ناباو ناو مجتەمەعە هەچە لەوچ لە کۆمەڵگەیەمیان تۆزی قورس بێتە ئەمە کاڵە بێتەوە بەڵێ لە وڵاتی ئەوروپا لەوچ بێتە عیبە بێتە شەرم کە مەسەلە من باوەشە کەسێکاتم کە بینیم یا ماچیکەم یا تەوقەی لەگەڵا بکەم لەبەرەوە هەرگیز ژیان وەکو پێش کارنتین لێ نایەتەوە و ئەم قەیرانە بەس ئێمەی کورد ئەبێ زۆرترین سوودی لێ بینین چونکە ئێمە کەمترین ئامادەکاریمانێ بۆ قەیران هەم لە ڕووی ئیمکانیات هەم لە ڕووی ئیرادەوە مەسەڵەن ئیمکانیاتێک خۆمان زانین چۆنە و ئیرادەکەشمان ئەو نە بەهێز دێ بەڵام شتێکە وتی ئەڵە کورد بەرگەی هەموو شتێکە گرێت بۆچی لەبەرەوەی دەرس وەرگرتن لە بارودۆخەکان لەو قەیرانی کە تێکەوین ئێمە بەهێز دەکات مەسەڵەن جارێکی تر خوا نەخواستە ئەگەر بارودۆخی تر ئەوە هاتە پێشوانێت خەڵک ئامادەکاری باشتری بۆ بکات وەک ئێستا توش سەڵمە نابێت لەبەرەوە گرنگە سوودی لێ ببینین بەڕاستی بێتە دەرس بۆ ئێمە باش کاکارزان بەشێکی زۆری پرسیاری هاوڵاتیان ئەوەیە کە دۆخی کەرنتینە و دۆخی کۆرۆنا بارودۆخێکی ئابووری تازە هێنایەکایەوە با باسیێر موچەخۆر نەکەین کە موچەکانیان دواکەوتەوە بەشێکی زۆری کاسبکار و ناو بازاڕەکان ڕەنگە کرێک بۆ دوو کریان نابێ ئەو ماگە دەهاتیان سفر بوو بێ ئەمانش تەسەوڕەکەم بارگرژێکی زۆریان لەسەر شاندروست بۆ من خۆم چەند دوکاندارێکم بینیوە پێشتر کەسێکی ئارام بۆ کەسێکی هەموو لەسەر خۆ بووە بینیومە لەسەر خۆ هەر بەبێ کەس قسەی لەگەڵاکە هەڵچووە قسەی ناشرینی کردووە نەشیاوی کردووە هەڵچووە دوای کە دەرکەوتووە ڕەنگە بڵێ دوو ڕۆژ سێ ڕۆژی تر بتوانم کرێکی تر بەم و ئەمە شەرباری دۆخی دەرونیە ئەمەیان چۆن بتوانین کۆنتڕۆلی بکەن زاڵین بەسەر ئەمەیانە هەروکو باسمان کە بەڕاستی هەر بارودۆخی تەسیر نەفسیە بارودۆخەکە مەسەڵەن کەرنتین تەسیر لەسەر بارودۆخی ئابووری خەڵک و جەناو باسی کرد مەسەڵەن جاران خەڵک ئاسایی ژیانی خۆیان کرد بەسی ڕۆژانە شتێکی پیا کرد کرێ خان و چوزان کرێ دوکان و ئەمانی تەرتیب دەکرد بەس بۆ ماوەی دوو مانگی ئەم شتە نەماوە وە پڕکردنەوەی ئەمە قورسە لەبەرەوە ئینسانەکان لە ڕووی دەرونی ئەشڵەژێن و تووشی جۆرێ لە هەڵچوو نەبن بۆ پڕکردنەوەی ئەو بەتاڵی ئەو بۆشاییکە هەیە لەبەرەوە هەوڵێن بەردەوام تعویزی ئەو بارودۆخە ئابووری بنە بەچی بە تووڕەبوون وەکو جەناب باسی کرد بە هەڵچوون بە شەڕکردن بە دەنگە دەنگ بە قسە چونکە ئەمانە لە ئینسانە بۆ تەفریقکردنەوە زۆر زارورە یعنی ئینسان ئەگە بارودۆخی خراپیە بێ مەسەڵەن زۆر کە زەبینی نەخۆشە لە ڕووی تەندروستیەوە بەڵام حەزەکە گۆرانی بڵێ چوزان حەزەکە هاوارکە حەزەکە تووڕە بێ ئەم مەسەلە ئابووریش بەو شێوەیە تۆ کە بارودۆخی ئابووریەکەت باش نەبوو چی هەیە پڕیکەیتەوانێت تووڕەبوونە شەفرۆشنە بە خێزانەکەت بە مناڵەکانە بە هاوڕێکانە بە گوزەرەکە سوزانم بەڵام وەکو وتمان ئەم بارودۆخە کاتیە ئینشاءالله مەسەلەن بارودۆخە ئاساییە بێتەوانێ ژیان ئاسایە بێتەوە باری ئابووری وڵات و خەڵک بە تایبەتی بەرزە بێتەوانێ یەک شتێک کاک شاقوان کە هەمیشە بۆ هاوڕەکانم باسێکەم ئینسان گرینگە باوەڕی بە تێپەڕبوون هەبێت ئەبێ قەناعەتمان بۆ بێت کەم بارودۆخە وڵات مستەحیلە بمێنێتەوانێ کێمە قەناعەتمان بە تێپەڕبوونی بارودۆخە هەبوو ئەو کات هەموو شتێ ئاسانە بەڵام پێم وابێت تاو دنیا ئاخر بوو کاول بوو سوزام نەوت پارە ناکات مەعاش نامێنێ ئەمانە جۆرێکن لە ڕوخانی دەرونی کە بەداخەوە دەزەکانی ڕاگەیاندن بە پلەیەک وە سۆسیال میدیا دەورێکی زۆر خراپیە لەم بارودۆخەیە
کە من بەداخەوم بەڕاستی من شەرمەکەم کە کەسانێک هەن کە هەنی قسەکەن لە تەلەڤیزۆنەکان لە سوسیال میدیایە خۆیان بە ڕۆشن بیر و قسەزان و ئابووری ناس ئەم شتان نازان کە هیچ لە سەر و خانی خەڵکەکەن من بەڕاستی سعات داواڵەکە بینم سعیان سەواڵ عینی هەواڵ پێچوانە بێت هەر عینی سا داێنێتەوە یعنی ئەمانە چ ڕوویەکیانەیە بەڕاستی ئەمانە بڵاوکەنەوە لەبەرەوە هاواتی بێ هۆشیار بێت بزانین گوێ لە چی ئەگرێت و گوێ لە چی ئەگرێ بەڕاستی کاکشەخۆم من بەڵام پسپۆرێکی دەرونی من پەیوەندی بە نرخینەوە چێ بەڕاستی من پەیوەندیم بۆ چییە ئاڵتون چەند بەرز بۆ دۆلار چەند بەرز بوو کێشەکەەوە ئێمە هەموو شتێک بە گرفتی خۆ دەست بۆ هەموو شتێکە هەموو شتێکەوەی خۆت چیت پرۆفناڵ لە چیا هەیە ئیمکانیاتە چیە ئیش لەسەرەوە بکە لە گۆگڵا سێرچەکە لە فێسبوکا سێرچەکە سێر لەسەر بادۆخانی خۆت بکە ئەو شتانی بینی بە خۆتەوە هەیە چی داوە لە هەموو شتێکی کە دەگرفت بۆ خۆت ئینسان استیعابی ئەم هەموو گرفتە ناکا بەڕاستی ئێمە خۆمان هەموو بەسەر قورس کردو ئێستا من گەشتمەتە قەنەعاتە لەم کەرەنتینایەکە لە سوودەکان کە ئەنلایکی و پەیجانەکەم کە فەیکن کە سوودیانێ بۆ مجتەماست کە جگەل لە ڕوخانی بادوونی خەڵک هیچ شتێکی تر ناکەن ڕاست باش کەواتە ئەرکی تاکچێکە کارزان تاک ئەبێت چۆن کۆنتترۆلی دەرونی خۆی بکات و تاک ئەرکی چێ لەم کاتەیە بەڕاستی ئەمە سەرتا باشێکمان کە دووش زۆر کاریگەری لەسەر هێوەربوونی بادۆخکە هەیە یەکەم ئیرادە دۆ ئیمکانیات لەوە چ لە بەدەسانە بێت کەواتە چێمێنێتەوە ئیرادەکەش 100% پەیوەندی بە شخصەکە خۆی هەیەی وەم ئیرادەی بە چی دروست دەبێت کاک شاخەوە یەکەم بە پەرۆدەی خێزانی دووەم بە بادۆخی گژنگەی کە تۆ تیایت و سێهەم بە ئاسی ڕۆشنبیری کەسەکە ئێمە مجتەمەعێکی خوێنەوارین تقریبا خوێنەوار مەسەلەوە هەومان خاوەنی بڕۆنامێ بەڵام خوێنەوەمان هەیە هەومان بەزانین دنیا چییە شتێک لە سەقافەت هێتیامانە ئەبێ ئیرادەیەکمان هەبێت کە بەرەنگاریان بادۆخە بینەوە نابێت چاوەڕێی کەسکەین یارمەتیمامە لە بادۆخەیە بەداخەوە من زۆر کەس دانیشتۆ چاوەڕێکە حکومەت مەسە چوزانم معاش بە حکومەت بازار بکاتەوە ئەبێ خۆت هەوڵ بێت خۆت ئیرادە ئەوە دەبێت کە بەرەنگان بادۆخە بیتەوە نابێت چاوەڕە هیچ دەستێکی دەستە بگرێت چونکە کە من چاوەڕە من کەس دەستم بگرێت تۆ چاوەڕێک ئەو چاوەڕێک ئەکێ دەستمان بگرێت لەوە بێ هەمومان هەوڵ بین هەرێکە لە ئاستی خۆیەوانێ هەوڵی ئاساییبوونەوەی ژیانی خۆی بکات ئیتر بە هەر نرخێ بێت قورسە ناڕەحەتە بەڵام تێپەڕە ئیشەڵا یعنی بێ هەمومان ئیرادەیەمان هەبێت کە بادۆخەکە بە ئاسانی تێپەڕین بە کەمترین زیان ڕاستە زیانی زۆری لێیاوین بێتاقەتی کردوین بەسگرینەوەی بە کەمترین زیان لێ دەرچین چونکە ئەگە چاوەڕ ئێوەکەین کە ئەم بادۆخە چیمان لێکە دنیا آخر بوو کۆرە توزام نەوت هاڕێ کرد دۆلار بەرز بووە موچە نەما ئەمانە چی مالێکات جگە لۆی زیانێکی دەوریان پێ بگەێنە هیچ سوودێکی بۆمان نیە باش بەشێکی زۆری کە پرسیاری بەرنامەکەمان کە بەلامانە زۆر گرنگە دۆخی دەرونی خوێندکارەکانمانە خوێندکارانمان ئێستا لە بار دۆخێکی دەرونی زۆر گرژ و سترێسان حتا لە قۆناغێکی باخچەوە بیگرە مناڵێک زۆر جار هەتا چتە زانکۆ پەیمانگاکان زۆر جار لە دایکی پرسەکەی دەوامەکرێتەوە کەی مەکتەبەکرێتەوە ڕەنگە جانتاقی شەو لای خۆیان بخەوێنێ ئەرکی خێزان ئەرکی باوکو دایک ئەرکی خوێندکار خۆی چیە بۆ ئیکە ئەم گرژانی دەرونی کۆنتترۆل خۆی کاک شاخۆن بەداخەوە ینی کاریگەرترین چین بەم کە بارودۆخە خوێندکارن پەروەردێ بەعام با بڵێ و پەروەردە زەڵێکی زۆری بەرکەوتووە کە ئێستا نایزانین چییە بەڕاستی با بڕوات ساڵە دوایین تر کاتە ئەزانین چ کارە ساتێ بووە چونکە کاک شاخۆن جەنابێ لە بواری پەروەردەیە ئیشەکەیت خوێندن سیستەمە بەڕاستی و کۆمەڵی پرۆگرامی تەواوی کرد وام پرۆگرامە لە هەر شوێنێکە تەواو نەکرد عەقڵ بۆ دروستەخات بۆ نەتۆ لە پۆلی سێی بنەڕەتی کۆمەڵێ وشە توزان کۆمەڵێ شتە بفێری بێت کە چوویتە چوار ئەبێ ئەمانە و زانی بێت لە چوار کەسێ نییە فێرەکە چونکە پرۆگرامی تر هەیە لەبەرو هەمیشەم گرتە بەردەوامە بێت بەداخەوە من هەمیشە وتومە یعنی کۆتاشت کە بەلای حکومەتەوە گرنگە بیکاتەوە خوێندنگاکان لە کاتێکا بووە یەکەم شت بەلاوەگرمی خوێندنگاکان ڕاستە کۆنتترۆلکردنی خوێندنگاکان قورسە لە ڕووی کەرەنتین و ئەم بادۆخە تەندروستیەوە بەڵام ئەبێ حەلیەوە بکرێ بەڕاستی ناکرێت چاوەڕێکین کۆرۆنا بە تاوەتی نەمێ لەسەر گوێزێ ئەنجامی خوێندنگاکان بکەینەوە چونکە کاتمان لە دەستگا شاخۆن خوێندکار ئێستا لە بادۆخێکە کە بەڕاستی شانی قسە لەسەرکردنە ئێمە هەومان خوێندکاران من ڕۆژانە خوێندکاران تەلەفۆن بۆکەن ئەیان بینم کە بادۆخی وایان هەیە کە نازان چی ڕوا بەیانی ناکرێت حکومەت ئەم شوی ئەلانیکا بەیانی دەوامە ئەمە زۆر کارە ساتە گرنگە مانگە پێشەوە سێ هەفتە پێشەوە ئاگاداری خوێندکار کاتەوە کە فڵان ڕۆژ تاقی دەوام دەست پێکاتەوە چەند ڕۆژ دوایەوە ئیمتیحاناتە ئەمە داخڵە بۆ ئیمتیحانات ئەمانە داخڵ نییە بۆی کە خوێندکار چوە خوێندنگا بەرچاوڕوونی هەبێت ئێستا من زۆر من لە خوێندکارەکان و باسەوەی ئی پەروەردەکرا بەڕاستیە ئەوەی ئیوانە ئەوەی خوێندنی ئەلکترۆنیەکە خوێندکار نایە بە دەنگ بابەتەکەەوە یەکەم لە بەرەوەی بەڕێز وەزی پەروەردی کامە نائیلزامیە ئەمە گرفتە دووەمیشان ئەم بادۆخە تازەی بۆ خوێندکار نازانێت چۆن تەعامل لەگەڵ بادۆخەکە خوێندکار پێی وایە ئەوەی کە خوێنە نائیلزامی یعنی چی نائیلزامی ئەی بۆچی خوێنم
لەبەرەوە گرنگە بەداچوون پیاچۆن بەم بارودۆخەیە بکرێت بەم ڕێکانەی کە حکوومەت لە بواری خوێنێتونیان کردوێتی بۆی لە داهاتوە سوودێکی بێت یعنی ئەم هەموو امکاناتە سەرفەکرێمە پارێ سەرکرا بۆم خوێندنی ئەلکترۆنیە ناکرێ ئامانجێکی بێت سوودێکی بێت لەبەرەوە بەداخەوە خوێنکاران زەحیەکەم لەم بارودۆخەیە هیوادارم هەم خۆیان هەم کەس و کار و هەم مامۆسایان هەم حکوومەت بەگشتی کاریگەری باشە بێ لە سەریان و هەوڵ بە بارودۆخیان بۆ بڕەخسێنە کە ئامادە بن بۆ تاقیکردنەوە بەڕاستی. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەوەی گوێبیستی میوانە بەڕێزەکان بوون و گوێبیستی هاوڵاتیان بوون هەمویان کۆکن لەسەر ئەوەی کە پێویستە بتوانین دەرونی خۆمان ئامادەکەین بۆ پاش کۆرۆناوە توانین زاڵین بەسەر ئەو کێشە و گرفتانی کە هەمانە و هێورکردنەوەی دەرونی هاوڵاتیان پێویستی بە کاتێکی کەمە و دڵنیای لەوەی کە پاش کۆرۆنا هاوڵاتیان دەتوان ژیانی ئاسایی خۆیان بەڕێ بکەن و جارێکتر ژیان بکەوتە سەر سکەی خۆی ئێمەش ئاوەتی ئەوە ئاخوازیین. بەرنامەی ڕاوێژ لێرە کۆتایی پێدێنین تا تەوەریکە تر و بەرنامەی تر شاد و کامەران بن لەش ساغ و تەندروست و سەلامەت بن خواتان لەگەڵ.